بۆ ناساندن و ئاشنابوونیان بە هەموو لایەک لە ڕووی کللتوری و سەخاوەتی و خانەدانی دانیشتوانی کەلاری کۆن کە کۆنترین گەڕێکی قەزای کەلاری مەڵبەندی ئیدارەی گەرمیانە لەژێر دروشمی ئاشتی و برایەتی یەکەمین فیستیڤاڵی ڕۆژی کەلاری کۆنیان ئەنجامدا. ئەم فستیڤاڵی کەلار کۆن بەڕاستی شتێکی جوانە، هیوادارم هەموو ساڵێ لە کاتی خۆیان بکرێتەوە. دەورێکی کاریگەریەکی باشی هەیە بۆ کۆکردنەوەی هەموو خزمان و چ لە دەرەوەی گەڕەکەەکە بێ یا چ لە دەرەوەی شارەکە بێ. بەڕاستی ئەمێتەوە هۆکارێک کە یعنی گەڕەکە ئەگەر بچووکیش بێ زیاتر گەورە بێ لەبەر ئەم جۆرە فیستیڤاڵانە. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە بۆ کورد بە تایبەتی و گەرمیانەکان بە تایبەتی. ئەمڕۆ ڕۆژێکە ڕۆژی فیستیڤاڵی کەلاری کۆنە، پیرۆزبایی لە هەموو کەلار کۆنیەکانەکەم وەکو ئەوەی کە ئەم ڕۆژەیان بۆ دانراوە هەموو لەلایەنی کۆمەڵایەتی و هەموو پێکەوە یەکەگرن و ئەم فستیڤاڵە زیاتر یادکردنەوەی کەلاری کۆنە. کەلاری کۆن بنەما و ئەساسی هەموو قەزای کەلارە بە تایبەتی ئەو گەڕەکەی کەلاری کۆن. ئەم یادکردنەوەی زیاتر بۆ ئەوەیە ناساندنی کەلاری کۆن بەم جەماوەرە بەم خەڵکە و خەڵکی وا هەیە نازانێت کەلاری کۆن کوێیە چییە. ئێستا یادکردنەوەکە زیاتر بۆ تێکەڵبوونی عایلی و کۆمەڵایەتی و یەکترناسین، دوجار بۆ بیرەوەریەکانی کەلاری کۆن لەکەیەوە کەلاری کۆن چەند کۆنە چی تیا دروست بووە لەکەیەوە خزمەتگوزاری تیا بۆ بەڵام ئێستا نیەتی. ئەم فستیڤاڵە کە لە تەختاییەکی پان و بەرینی دەشتی کەلار بەڕێوە چوو هەموو ئەو خواردنە کوردەواریانە و ئەسپ و ڕمبازی و کەرەستە فۆلکلۆریانەی ناوچەکە نمایش کران بەمەش جگە لە بەتەمەن و بە ساڵات چوان گەنجان و پێگەشتوانی دەڤەرەکە دڵخۆش بوون. بەشداریمان کرد لە فستیڤاڵی کەلاری کۆن، یەکەمین فستیڤاڵی کەلاری کۆنە بە خۆشی بەڕێوە چوو. ئەمە مێژووی باوباپیرانمانە و بۆیە ئێمەش خۆشحاڵین بەشداریم کرد وەکو کچە کوردێک لە مێژووی باوباپیرانمان. وەکو گەنجێک زۆر ئەم فستیڤاڵە بە شتێکی چاکەزانم بۆ ئەم جیلە لەبەر ئەوەی ئەم فستیڤاڵە ناڵێن نەریتی باوباپیرانمان لە ناو چییە. یەکێک لە ئامانجەکانی ئەم فستیڤاڵە بە گۆدانی لایەنی پەیوەنددار و بەرپرسانە بەوەی گەڕێکی کەلاری کۆن تاوەکو ئێستا وەکو پێویست خزمەتگوزاری بۆ نەکراوە. ئامانجمان لەم فستیڤاڵە ئاشتی و برایەتیە، واتە ئەو ئاشتی و برایەتەیە کە باوباپیرانمان لە کەلاری کۆنا بەرجەستەیان کردووە. ئەمانەوەیە زیندوی بکەینەوە. ئامانجێکی ترمان ئەوە بوو کە چەندین کەم و کوڕی لە کەلاری کۆنا هەیە. یەکێک لەوانە کە کەلاری کۆن شاری کەلاری لەسەر بنیاد نراوەواتە قەزای کەلاری لەسەر بنیاد نراوە. لێرەوە قەزای کەلار ئاوادان بووەتەوە هەتا ئێستا گەڕێکی کەلاری کۆن تاپۆنیە، هەتا ئێستا شەقامەکانی دووسایدی تیانە. سەرەتای دروستبوون و بنیاتنانی کەلاری کۆن لە ڕێی کۆچەریەکانەوە بووە کە دەگوترێت بۆ یەکەم جار بنەماڵی حاجی ئەڵماس دەوار و ڕەشماڵیان لێ هەڵداوە و دواتریش خێڵەکی و هۆزەکانی دیکە ڕوویان تێکردووە و ببوو بە دێی کەلاری کۆن. بەڵام لە دوای بە قەزابوونی کەلار دێی کەلاری کۆن بوو بە یەکێک لە گەڕەکەکانی ئەو قەزایە. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.